لە دەستپێکی یاریەکانی یانە پلەیەکەکانی کوردستان بە ئامادەبوونی هاندەرێکی زۆری یانەی وەرزشی چەمچەماڵ و لە کەشێکی باراناویدا چەمچەماڵ میوانداری شەقڵاوەی کرد. لا دەستپێکی یاریەکەدا هەردوو یانە بە هێرش بردنە سەر گۆڵی یەکتر دەستیان پێکرد. لە خولەکی حوتی یاریەکەدا دادوەر لێدانێکی سزای بۆ یانی شەقڵاوە ئەژمار کرد. لەلایەن یاریزانی ژمارە 11ەوە گۆڵی یەکەم بۆ یانی شەقڵاوە تۆمار کرا. پاش ئەم گۆڵە یاریزانانی یانی چەمچەماڵ هێرشەکانیان بۆ سەر گۆڵی میوان چڕتر کردەوە تا سەرنجام و لە خولەکی 21 یاریەکەدا لەلایەن یاریزانی ژمارە 7ەوە گۆڵی بەرامبەر بۆ یانی چەمچەماڵ تۆمار کرا و ئەو جێمەش بە گۆڵێک بۆ هەردوویانە کۆتایی هات. لا دەستپێشی گێمی دووەمی یاریەکەدا چەمچەماڵ باشتر دەرکەوت و تا سەرنجام و لە خولەکی 61 یاریەکەدا لە ڕێگەی یاریزانی ژمارەنەوە چەمچەماڵ توانی گۆڵی دووەم تۆمار بکات و پاش 10 خولەکیش لەو گۆڵە دادوەر لێدانێکی سزای بۆ یانی چەمچەماڵ ئەژمار کرد و لە ڕێگەی یاریزانی ژمارە 7ەوە گۆڵی سێم و سەرکەوتنی چەمچەماڵ تۆمار کرا و سەرنجام و یاریەکە بەو ئەنجامە و لە سوودی چەمچەماڵ کۆتایی پێهات. دیارە سێخاڵی یەکەمی ئەم خولە بۆ ئێمە زۆر گرنگ بوو. ساڵی پار توانیمان سەر بکەین بەڵام ئەم ساڵ تموحمانەوەی لەگەڵ ئەوەی کە منافەسەیەکی باش بکەین و بتوانین شەڵای یانەکەمان بگەینین بە ڕیزی یانە پلە نایەبەکان و وە دەستخۆشی تەواوشمان بۆ سەرجەمەوە هاندەرانە هەیە کە بەردەوام لە ناوی یاریگایانی وەرز چەمچەماڵە قووەت و تینێکی باش بە یاریزانەکانمان دەن و توانین سەرکەوتن مسۆگەر بکەین. بەنسبەت ئامادەکاری و هەفتەکانی پێشوش ئاماژەمان پێکرد ئامادەکاری باشمان کردووە و هەوڵی باشتریش ئەین ئینشەڵا بۆ ئەوەی لە یاریەکانی کا بە ئاستی باشتر بە ئەنجامی باشتر لە بەرژەوەندی شاری چەمچەماڵ یانی چەمچەماڵ کۆتایی پێبێنین و بتوانین بە هەوڵ و مادووبوونی هەموو لایەک یانی چەمچەماڵ سەرخێنەوە بۆ ڕیزی گەورەکان کە پلە نایابی کوردستانە. ئەوەش یەکەم فەزلی خوای گەورەی هەر ئەنجامێکمان ببێت دواتر هاندەران و یاریزانان کە ئەو ڕێنمایانی ئێمە پێیان ئەڵێن لە ساحەکەیان جێبەجێ کەن. سەرپەرشتیاری یانەی وەرزشی شەقڵاوە شۆکاری شکستەکەیانی بەرامبەر یانەی چەمچەماڵ بۆ قەیرانی دارایی یانەکەیان گەڕاندە و باسی لەوە کرد باهۆی خراپی دۆخی دارایی یانەکەیانەوە یاریزانەکانیان نەیانتوانی وەڕاهێنانی پێویست ئەنجام بدەن. وتیشی هەوڵ دەدەن لە یاری داهاتوویاندا قەرەبووی ئەم شکستەیان بکەنەوە. ئەوەش دەگەڕێنەوە بۆ ئەوەی کە یاریزانەکانمان ماوەی زۆر کەمە لەبەر قەیرانی دارایی نەمانتوانی ئامادەکاریەکی باش بکەین بەڵام ئینشاءالله لە یاریەکانی داهاتوو ئەتوانین قەرەبووی ئەم زیانانە ئەو دۆڕانەی ئەمڕۆ بکەینەوە. گۆڵەکانی یانەی چەمچەماڵ لەلایەن هەر یەک لە یاریزانەکانی ئەحمەد عومەر و عومەر محەممەد و یەحیا جەبارەوە تۆمار کران تاکە گۆڵەکەی یانی شەقڵاوش لەلایەن ڕەسوول محەڕەمەوە تۆمار کرا. بڕیاریشە لە یاری ئایندەیاندا چەمچەماڵ ببێتە میوانی ئاڵتون کۆپری و شەقڵاوەش میوانداری ئاسۆ دەکات. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.